ئێوارتان باش خۆشحاڵم لە ئاڵلقەیەکی نوێی پرۆگرامی ئەودی سنوور دێنەوە خزمەتی بەڕێستان بۆ گفتوگۆکردن و شرۆڤەکردنی یەکێک لە بابەتە گەرمگوڕەکانی تر کە ئەمڕۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گرتوێتەوە لە دیدگا و ڕوانگەیەکی کوردستانیانەوە کە هەم پەیوەندیەکی ڕاستەوخۆی بە دۆخی کورد هەیە و هەم دیدگایەکی کوردستانیانە ئەخینە ڕوو بۆی کە بینەرانی بەڕێز ئەو کەسانەی کە گرنگی بە ئەم پرسا گرنگادەن تێگەشتنێکی کوردستانیانە پێ بکات. ئەمڕۆ ڕۆژێکی مێژوویە بۆ باکووری کوردستان. کورد لە باکووری کوردستان لە تورکیا بەرەو ئاسۆیەکی نوێ هەنگاو هەڵەگرێت. لەوە دەست پێکات کە پەیامێکی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان ڕێبەری دەستگیرکراوی پارتیکەرانی کوردستان پێکەکە کە بە یەکەمین جارە بە شێوازێکی ڤیدیۆیی قساکات و پەیامەکەی بڵاو بوویەوە. ئەم پەیامە لە چەند ڕەهەندێکی جیاوازەوە خەینە بەرباس و گفتوگۆ. هاوکات زۆر گرنگە بگەڕێینەوە بۆ قسە و باسێکی چڕوپەڕ و شرۆڤەیەکی بابەتیانە لەسەر پرۆسەی ئاشتی لە کوردستان لە باکووری کوردستان، پەیوەندی بە حکوومەتی ئێستای تورکیاوە، پەیوەندی بە ڕەهەندە جیاوازەکانی ناو باکووری کوردستان و ڕوئیا و دیدگای خەڵکی باکووری کوردستان، کاریگەری پرۆسەی ئاشتی تورکیا بەسەر هەرێمی کوردستان و پارچەکانی تری کوردستانەوە و هەروەها تێگەشتنێکی قوڵتر لەوەی کە ئایا پرۆسەی ئاشتی کە پاش زیاتر لە نیو سەدە لەگەڵ پارتیکرێکارانی کوردستانە ئەڕواتە قۆناغێکی نوێوە چە لێکەوتەیەکی بۆ داهاتووی پارتیکرێکارانی کوردستان بە دیاریکراوی و هەروەها باکووری کوردستان لێکرێتەوە. تورکیا ئەم پرۆسەی ناوناوە تورکیای بێتیرۆر. ئێمامانوێ بزانین کە ئایا لەگەڵ بوونی ژمارەیەکی تر هێز کە بەلای حکوومەتی تورکیاوە لە چوارچەوەی تیرۆران لەوانش داعش، لەوانش بزوتنەوەی گوڵەن، لەوانش کە هەوڵی کودەتاندا بەسەر حکوومەتەکەیە بەتەنیشتیەوە پارتیکرەکانی کوردستان. ئایا تورکیا چۆن مامە لەگەڵ دۆخی نوێ ئاکات و بە دیاریکراوی ناونانی پرۆسەکە بە پرۆسەی تورکیای بێتیرۆر خوێندنەوەی جیاواز هەڵەگرێت. بۆ بابەتی ئەم شەو هاوڕێ لەگەڵ مامۆستا ئەحمەد سیروانی توێژەر و مامۆستای زانکۆ، هەروەها میوانێکی بەڕێزمان لە شاری دیاربەکرەوە لەگەڵا بێت پێکەوە گفتوگۆ لەسەر پرۆسەی ئاشتی تورکیا و لێکەوتەکان و هەروەها خوێندنەوە بۆ پەیامەکەی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلانەکەین. مامۆستا ئەحمەد با یەکسەر بچینە سەر پەیامەکە، دواتر دێمەوە سەر وردەکاریان چووکە بەڕاستی پەیامەکە زۆر تازەیە و ئەپدەیتێکی زۆری تایە بۆ خەڵکی کوردستان. بە خێرای خوێندنەوەی بەڕێستان بۆ پەیامەکە چییە؟ بەڵێ سپاس بۆیەوە، سپاس بۆ کورسات و سڵاو لە بینەرانی کورسات. تاوانە بە ئەو پەیامی بڵاو کراوەتەوە، درێژکراوەی ئەو پەیامەیەکە لە 27 شوباتی ئەم ساڵا بڵاو کرایەوە، کۆمەڵێک خاڵی دیکەی تایە و گرنگی ئەم پەیامە لەوایە کە دوای 26 ساڵ عەبدوڵڵا ئۆجەلان بە شێوەیەکی ڤیدیۆیی و نەک تەنها خۆی بەڵکو چەند هاوڕێیەکی نزیکەی 6 هاوڕێی کە ئەوانیش هەر بەرپرسیارەتی گەوریان لە سەردەمی خۆیان لە پەکەکەیە هەبووە، هەیانە لە پێش عەبدوڵڵا ئۆجەلانەوە لە زیندانەیە، هەیانە 15 ساڵە لە زیندانەیە. هەموو ئەمانە پێکەوە لە گرتەیەکی ڤیدیۆیە عەبدوڵڵا ئۆجەلان پەیامی چەکدانان و هەڵوەشانەوەی پەکەکە ئەنێرێت. ئەمە لەلایەکی دیکە گرنتیەکی تەواو بە زمانی خۆی لە دەمی خۆیەوە ئەدا بە گەریلای پەکەکە بە ڕای گشتی باکووری کوردستان و تەواوی کورد کە بەڵێ گرنتیەکمان لە دەوڵەتی تورکیا وەرگرتووە بۆ ئەوەی چارچەوەیەکی یاسایی بدۆزرێتەوە و جێبەجێ بکرێ بۆ ئەوەی هەم گەریلای پەکەکە بگەڕێتەوە تورکیا، هەم ئەوانەی دیکەش کە ڕێگەیان پێنادرێ بگەڕێنەوە تورکیا چارەسەرێکی دیکەیان بۆ بکرێت و کۆمەڵێک مافی گرنگ هەیە بۆ کورد دەستەبەر بکرێت. لە هەموو ئەمانە گرنگتر لەوایە کە بە نەس عەبدوڵڵا ئۆجەلان خۆی ئەڵێ ئانلاشما، واتە ڕێکەوتنمان هەیە، واتە لە نێوان عەبدوڵڵا ئۆجەلان لەگەڵ دەوڵەتی تورکیا ڕێکەوتن کراوە. هەرچەندە بەرپرسانی تورکیا نکوڵی لەوەکەن کە هیچ مامەڵە و ڕێکەوتنی هەبێ، بەڵام دیارە لە پشتەوە ڕێکەوتنیەک هەیە، بۆیە بەم قسەیە ئەمەی سەلماندووە. ئەمە خاڵێکی زۆر گرنگە. لە هەمان کاتە دڵنیاییەکیا چۆنەڵی دڵنەواییەک بە خەڵکی کورد و بە تایبەت گەریلا و پشتیوانانی پەکەکە ئەدا کە ئەو ئامانجەی پەکەکەی بۆ دروست بوو هاتووەتە دی لە ڕوانگەی عەبدوڵڵا ئۆجەلانەوە، لە ڕوانگەی پەکەکەەوە، لە ڕێوانگەی هاوڕێیانی ئۆجەلانەوە.
ئامانجی دانان بەبوونی کووردا لەبەرەوەی عەبدوڵڵا ئۆجەلان و پەکەکە گەشتبوونەوە بڕوایی کە کاتێککە پەکەکە دروستەکرێ کاردانەوە بووە بەرامبەر سیاسەتی نکوڵیکردن لە کورد هەرچەنە ئۆجەلان و پەکەکە بە ئامانجی دروستکردنی دەوڵەتی مەزنی کوردستان دەستیان پێکردوایی تەسکرایەوە بۆ دەوڵەتێک لە تورکیا دوای فیدراڵی و بە هەر حاڵ گرنگەوەیە ئامانجێکی سەرەکی کە بریتیە لە دانان بەبوونی کووردا وەکو نەتەوەیەک لە تورکیا ئەمە هاتوۆتە دی لە ڕوانگەی ئۆجەلانەوە ئەمە نقطەی گرنگە ئەمە لوبی مەوزوعەکەیە کە پێی گەشتووە هەتاوەکو ئێستا هەم ئەکرێ لە ناو پەکەکەیە باڵی جیاوازە بوو بێ هەم خەڵکی پێیان وا بووە کە ڕەنگە ئەمە دەسی میتی تورکی بێت تورکیا خۆی ئەمە بکات تا ئێستا عەبدوڵڵا ئۆجەلان هیچ قسەیەکی نییە تەنانەت گومان لەسەر شاندی دەمپارتی بوو کە ئەڕۆشتن بۆ ئیمراڵی و ئاهاتنەوە تەنها نووسینێک یا وتیان لە لابوو چ سڕ ڕستورەیە ئەوەندەر بە ڕەحمەت بێ یا پەروین بۆڵدانیا هەریەکێک لەمانە هیچ کەسێکیان پەیامێکی ڤیددیۆییان پێ نەبوو بەڵام ئەم پەیامە ڤیددیۆیە ئەمەی سەلمان کە فعلەن بەڵێ عەبدوڵڵا ئۆجەلان خۆی و لەمەش مهمتر هاوڕێکانیشی پشتیوانیەکەن لە ئیمراڵیەوە. بەڕێز ڕۆژ گیراسۆن بەڕێوبەری ناوەندی توێژنەوەی ڕاوێست لە دیاربەکر لەگەڵمانە بێت. بەڕێز ڕۆژ خوێندنەوەی بەڕێزت بۆ پەیامەکەی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان چیە بێت دواتر دێمە سەر وردەکاریەوەی کە چۆن بتوانین لێکەوتەکانی پەیامەکە و چۆن خوێندنەوەیکی قوڵترمان هەبێت بۆ پرۆسەی ئاشتی لە تورکیا. ئەگەر سەرەتا خوێندنەوەیکی خۆت بۆ پەیامەکەی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان بخەیتە ڕوو. بەڵێ یان هوزانین ئەوە پشتی 26 ساڵە جارە یەکەمە ڤیددیۆ و دەنگێ برێز عەبدوڵڵا ئۆجەلان بە ڕایە گشتیرە هاتیە پارێکردن و ئەف پارێکردنە هەیە ئەم دەبینین کو ji بۆ قایلکردنا ئیقناکردنا ئەندامên PKK هاتیەکردن و ئەف داخوازە ڕێڤەبرên PKK بوو gelek carna daxuyaniyên xwe yên dayîn raya giştî re digotin ku eger Abdullah Öcalan bi me re bi dengî neaxive vîdeoyekê ya wî em nebînin çûyîn hatin çênebe yan jî ev tecrîd li ser wî ranebe em guh nadîn axaftinên ji wê de tê em jê qayîl nabin. Piştî vî demî yani ev vîdeo û ev dengê henê ji raya giştî re hatî parvekirin û bi destûra dewleta Tirkiye bi hatî parvekirin em dibînin ku em hatîn gehîştîn qonaqek nû. Ev qonaxa nû de piştî di sê rojan hûzanin bajarê Slêmaniyê yê gelek rewşenbîr û rojnameger û gelek kesên dî yên alîgirên partiyên siyasî yê li wir hazir bûn û amade bin û çekdanîna PKK yê temaşe bikin seyr bikin. Piştî vê demê hêdî raya giştî re piştî vî demê raya giştî de hêviyekê derkeve holê lê em zanîn ku ev daxuyaniya henê daxuyaniyek tarixî ye dîrokî ye û mejûya siyaseta Kurda Bakurê Kurdistanê de ev wextê he ev tarixa he yê bênivîsandin û çunku hûn zanîn ev nêzî 45 sal e PKK bi şerê çekdarî li dijî dewleta Tirkiye de tekoşînê domîne û em zanîn dîsa pirsa Kurd ev 45 sal e li Tirkiye çi qas bê nîqaşkirin li ser şer û pevçûnê tê axaftin. Piştî vê qonaxê hêdî em dibînin ku pirsa Kurd kêşeya Kurd piştî vî demî li ser siyasetê li ser demokratîzîbûnê an jî ser siyaseta sivîlê bê axaftin. بەڵێ دەگەڕێم وڵات بەڕێز ڕۆژ گیراسۆن مامۆستا ئەحمەد جەنابەت ئاماژت بە خاڵێک کرد کاتێک کە پارتی کرێکارانی کوردستان دروستە بێ ئەم حکوومەتە لەسەر باڵین حکوومەتی تورکیا نەبووە ئەم کابینەیە نەبووە ئەردۆغانێک نەبووە بەڵام کاتێک کە پارتی کرێکارانی کوردستان بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان بڕیاری چەکداماڵین و چەکدانان ئەدات ئەم کابینەیە لەسەر حکوومەتە ئەمە بۆ ناو تورکیا ئەکرێ بڵین وەڵام ئەمە قۆناغێکی پێرگەشتووی سیاسەتی تورکایە یان قۆناغێکە کە تورکیا گەشتوتە ئاستێک کە بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان با بڵین لە بڕیاری
دامەزرانی پەکەکەوە ئەگاتە ئەم دۆخە و یان بەڕاستیش ڕۆژڵاتی ناوەڕاست خۆی گەشتوتە ئەم ئاستا. تاوان پێشم شتەوە بزانین کە ئۆژەلان ئەمە یەکەم جاری نییە بانگوازی چەکدانانەکە هەتاوەکو ئێستا ئەمە سێهەم جارە جاری یەکەم لە 1990 کە دوای دەستگیرکردنی بانگوازی چەکدانانی کردووە جاری دوم لە 2013 لە پرۆسی ئاشتی سەردەمی ئەردۆگانە کە خۆی دەست پێشخەر بوو بانگوازی کردووە ئەمە جاری سێهەمە بەڵام هەمیشە ئەبێ ئەوەمان لە بەرچاوێک کە هەر بارودۆخێک لە هەر کاتێکە سیاقی خۆی هەیە ناکرێ ئێمە ڕووداوەکانی ڕابردوو بە تەرازوی ئێستا بپێوین بەڵکو پێویستە بڕۆینەوە ئەو دۆخەی لەو سەردەمەیە هەبووە لەو کاتەیە بە چ جۆرێک بووە لە کاتێکە لە نەوەنوێ عەبدوڵڵا ئۆجەلان بانگوازی چەکدانانەکات هەموو گەریلای پەکەکە زۆر بێتاقەتن زۆر تەنانەت ڕایگشتی باکووری کوردستانیش ئەم قسەیە لە ئۆجەلان قبول ناکەن چۆن چەکدانرێ لە کاتێکا تۆ دەستگیرکراوی لە زیندانای بەو جۆرە لە 2013 بارودۆخی سووریا بە جۆرێک بووە حتا بەداخەوە کە ئەو پێشهاتانەوەی لێهات کورد و پەکەکە پێیوا بوو ئەو ڕەوشەی با بڵێن لە بەهاری عەرەبیەوە لە تونس و مسرەوە دەستی پێکرد و هاتە سووریا پێیوا بوو باکووری کوردستانی شەگرێتەوە و هەتاوەکو نزیکی کاهرەمامەرەش و ئەوانە دەوڵەتی کوردی تیادا ئەمەزرێنێ و ڕووداوەکانی خەنداق کاک ڕۆژ باشتر شارەزایە ئەزانێ کۆمەڵی ڕووداوی نەخوازراو بوون بەداخەوە ڕوویاندا وای لە هەو پرۆسی ئاشتی لەبار بچێت کە ئەو کاتە ئەردۆگانیش با بڵێن خۆی لەسەر حکم بوو دەسەڵاتدارێکی بەهێز بوو وەکو ئێستا نەبوو ئێستا تا ڕادەیەک لاواز بووە بەڵام جیاوازی ئەم قۆناغە فعلەن ئەم بانگوازی ئۆجەلان لە کاتێکایە کە دەستپێشخەری لەلایەن ئەتوانین بڵین دوژمنە سەرسەختەکەیەوە نەک دوژمنەکەی بەڵکو لەلایەن دوژمنە سەرسەختەکەیەوە دەستی ئاشتی بۆ درێژکراوە کە بریتێ لە دەوڵەت باخچەلی کە بە سەرکردەی نەتەوە پەرست و تا ڕادەیەک ئەگەر دەربڕینەکە دروست بێ فاشستی تورکیا نزیکەی 40 ساڵ سیاسەتی خۆی و حیزبەکەی لەسەر بنەمای دژایەتی کورد و پاکتاوکردنی پەکەکە و کورد داڕشتووە بەڵام ئێستا گەشتۆتە ئاستێک ئەم کەسایەتیە نەک ئەوەی تەنها دەسی ئاشتی درێژەکە بەڵکو داوا ئەکا عەبدوڵڵا ئۆجەلانێک کە ئەو بە تیرۆریست و منداڵکوژ ێزانێ پێی بڵێت سەرکردە و ڕێبەری دامەزرێنەری پەکەکە و پێی بڵێ بابێت لە پەرلەمانە کە پەرلەمان شوێنێکی زۆر پیرۆز و زۆر مقدسە لە لای نەتەوە پەرستەکە من نەتوانم بڵێم لە کەعبە لە لای نەتەوە پەرستە بەشێک لە نەتەوە پەرستە ئیسلامیەکانیش تەنانەت هی تورکیا بەداخەوە ئەم قسەیەکەم لە کەعبە پیرۆزترە پەرلەمان بۆ ئەوان لەبەرەوەی بەرزترین دەسەڵاتی دەوڵەتە لەلایەن باخچەلی داوای لەکە بێتە پەرلەمان و قسە بکە کە قبول ناکرێت دوجار بەم جۆرە داوای لێکرێت لەم ڕوانگەیەوە گرنگی و ئەهمیەتێکی زۆری هەیە و پێم وایە ئایندەیەکی باشی ئەبێت و کاردانەوەی باشی بێت و دەوڵەتیش ڕەتفعلەکەی گونجاوە بێت بۆ کورد. مامۆستا ئەحمەد لە یەکی لە قسەکانی داخێنراش باست کرد 2000 بەڵێن لە ساڵی 1990 کە دەستگیرەکرێ ئەو کاتە ینی هەموو کەس بە دڵنیاییەوە ینی پێیان وا بوو کە ئەگەر بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان لێدوانێکی لەم شێوەی ئێستای بدایە بەم شێوەی کاریگەرە ئازادی خۆی بەدەستهێنا بەڵام قسێکی زۆر کاریگەری هەیە لەناو پەیامە ڤیدیۆیەکەی ئەڵێ من نەمتوانی ئازادی خۆم بەدەست بێنم بەڵام ئازادی تاک بەسراو بە ئازادی کۆمەڵگەڵ و کاتێک من ئازادم کە کۆمەلگا ئازاد بێت فعلا ئەمە تەبان بە وەگوتم دۆخەکە لە کات لە نەوەونۆ باکووری کوردستان و تورکیا لە چ دۆخێکا بوو کورد فعلا بە تورکی چیایی ئەژمارەکرا ئەسڵان عیبە بوو یا بە جۆرێک لە جۆرەکان وەکو سوکایەتی سەیری خەڵکە کرا ئەگەر لە قوتابخانەیە ئەگەر لە دامەزراوەیەکی فەرمیە تەنانەت لە بازاڕیشە بە کوردی قسە بکات ئێلێسەیە ئەوە ڕاستێکی حاشا هەڵنەگرە لە سای دەسەڵاتی ئەردۆگانە ئەوە بەدەساو بەداخەوە ئێستا ئەردۆگان وای لێ هاتووە گینا لە 2012 سیستەمی پەروەردە یاسای پەروەردە هەموارەکرێتەوە لەبەر خاتری ئەوەی دوانەی زمانی کوردی وەکو دەرسی بژاردە سەچمەلی دەرس زیاد بکرێت کە ئێستا زیاد کراوە و ساڵانە خوێنکاری کورد منداڵی کورد نەک منداڵی کورد منداڵی تورک و چەرکەزیش عەرەبیش ئەتوانێت ئەم وانەیە هەڵبژێرێت و وەکو کۆمەڵێک وانەی دیکە ئەم دەرسە بخوێنێ لە قۆناغی ناوەندیە هەڵە نەبووبم 4 ساڵ لە 4 مەرحەلەیە وانەی زمانی کوردی هەیە و لە چەندین زانکۆیە بەشی زمانی کوردی کراوەتەوە هەرچەنە گیر و گرفتی زۆری هەیە بەڵام دوجار کراوەتەوە 99 هیچ کتێبێک بە کوردی نەبوو لە باکووری کوردستان و تورکیا ئێستا لە ئیستەنبوڵە چەندین ناوەندی تایبەت هەیە بۆ بڵاوکردنەوەی زمانی
کوردی کتێبی هەڤاڵ مامجلال بۆ نمونە کتێب لەسەر کورد لەسەر باشووری کوردستان لەسەر خەباتی کوردایەتی لە ئیستەمبوڵە ئەفرۆشرێ کراوە بە کرمانجی کراوە بە کوردی ببورن بە تورکی ئەمە کاریگەری زۆری هەیە لە 99 بانگەوازی چەکدانانی کردووە هاوڵاتی یا گەریلا یا تەنانەت هاوڵاتیە کە پشتیوانی پەکەکەی کردووە لە باکووری کوردستان ڕق لە دڵ بووە لە هەوڵا بووە تۆڵە لە تورکیا بکاتەوە لە دەوڵەتی تورکیا بکاتەوە بەڵام لە ئێستایا وانە هەم هاوڵاتیان لە باکووری کوردستان هەم گەریلای پەکەکەش گەشتۆتە ئەو قەنەعاتی کە ئیدی کاتی چەکدانان و خەباتی سیاسیە لە هەمان کاتە ئەو دۆخەی لە خۆرەڵاتی ناوەڕاستی ژاتۆتەکایەوە جیاوازە 99 هەرێمی کوردستانیش نەبوو یعنی ئیدارەیەکی زۆر کە مەترسی زۆری لەسەر هەبوو لاواز بوو لە باکووری عێراقا هەبوو دوو ئیدارەش بوو لە سووریای هەر هیچ نەبوو خاوەنی ناسنامە نەبوون کورد لە سووریا بەڵام ئێستا کورد بە جۆرێ لە جۆرەکە خاوەنی هەرێمە و دوجار من ئەو بانگەشەیە کە دایمە وتومە هەموو ئەمانە لە پێناوی هەرێمی ڕۆژاوای کوردستانە یا هەرێمی باکوور و ڕۆژەڵاتی سووریایە بۆ کورد بەڕێز ڕۆژ ئەگەڕێمە لای بەڕێزت ئێمە گەر لە ناو شەقامی باکووری کوردستانەوە سەری پەیامەکەی بەڕێز عەبدوڵڵا ئۆجلان بکەین خوێندنەوەکە چۆنە لەوێ خەڵکی باکووری کوردستان خوێندنەوەیان بۆ پەیامەکەی بەڕێز عەبدوڵڵا ئۆجلان بۆ هەنگاوەکانی پرۆسەی ئاشتی و بە دیاریکراوی ئەوەی کە ئەگەر هیچ ڕێکارێکی تازە نێتە پێشەوە ئەوەی کە ڕاگەێنراوە سەر لە بەیانی ڕۆژی هەینی ئایندە ئەم جومعەی ئایندەی کە لە بەردەممانایە یەکەم قۆناغی چەکدانانی گەریلاکانی پارتی کرێکارانی کوردستان دەست پێ کات کە ئەگەر چێستا ژمارەکان بە دیاریکراوی باز نەکرا بەڵام لە سەر و 25 چەکدارەوەیە ئەم خوێندنەوەی لە ناو شەقامی باکووری کوردستان و بەگشتی تورکیا چۆن خوێندنەوە بۆ پەیامەکەی بەڕێز عەبدوڵڵا ئۆجلان و هەنگاوەکانی پرۆسەی ئاشتی ئەکرێت لە ئێستاە بەڵێ یانی وزانین خەڵکی باکووری کوردستانê bi vê proseya aşitiyê em bêjin ji kê بەڵێ بەڵێ پێچێ گرفتێکی تەکنیکیات توێتە پێشەوە مامۆستا ئەحمەد ئەگەڕێمەوە لای بەڕێز ڕۆژ هەر ئەو هینا ینی ئێمە دەستپێکردنەکە تقریبان لە هەینی ئایندەوە ئەوەی کە تا ئێستا ڕاگەنراوە ئەگەر هیچ گرفتێکی باڵێن تەکنیکی و ئەمنی نێتە پێشەوە ئیشەڵا تا ڕادەیەک خەریکە ئەڵێن هەنگاوەکان و هەوڵەکان سەوزە بن ئەمە بە دیاریکراوی توانین بگەینە ئاستێکە پێشتر زیاتر بابەتی شەفەوی بووە وانە پرۆسەی ئاشتی لە تورکایە ئەگەرچی هەنگاوی باش نراوە لایەن حکوومەتی تورکیا و لەلایەن پەکەکەشەوە بە دیاریکراوی لە کۆنگرەی 12 بڕیارەکان قبول کرد بەڵام ئێستا ئەمە بڕیارەکرداریەکە ڕاتە جێبەجێکردنەوە ئەمە پێمانەڵێت کە پرۆسەکە تا ڕادێکی تر زیاتر جێگەی دڵخۆشیە تەمان بە دڵنیاییەوە ئەمەی ئەکرێت و دەستی پێکردووە پرۆسەیەکە مامەڵەیەکە لە نێوان دەوڵەتی تورکیا و پارتی کرێکارانی کوردستان و خودی عەبدوڵڵا ئۆجلانە کەس ناتوانێت نکوڵی لەم ڕاستیە بکە هەرچەنەوە گوتم بەرپرسانی تورکیا بڵێن هیچ مامەڵە و شتێک نییە بەڵام بوونی هەیە بە ئاشکرا دیارە هەر لەوەی کە باخچەلی یەکەم دەست پێشخەری کردووە بە ڕووی ئاشتیاوە گرنگترین خاڵ بریتیە لە هەمواری دەستور و دەرکردنی کۆمەڵێک یاسا و هەمواری کۆمەڵێک یاسا کە لە تورکایە بوونی هەیە هەمواری دەستور لە ئێسایە پێویستیەکی حتمیە بۆ خودی تورکیا پێشەوەی کە بۆ چارەسەری مەسلەی کورد و پرۆسی ئاشتی و چەکدانانی پەکەکە بێ خودی تورکیا خۆی بە تایبەت لایەنی ئیسلامی و خودی ئەردۆغان و حیزبەکەی کە ئەوە نزیکەی زیاد لە 22 ساڵە لەسەر حکومن هەر چەند جارێک هەوڵیان داوە هەموار لە چوارچێوەیەکی دیاریکراوی تەسکە هەمواری دەستوریان کردوێتەوە بەڵام لە چوارچێوە فراوانەکەیان نییە لەبەرەوە دەنگدەری ئەردۆگان خۆی پارتەکەی خۆی داوای هەمواری یاسای لەکە بە تایبەت لایەنە گروپە ئیسلامیەکان کە ئەمانە با بڵێن ڕێژەی زۆرینەی دەنگدەری ئاکپارتی پێکەهێنن لەم ڕوانگەیەوە پێویستە ئەو هەنگاوە بندێت و ئەو هەمواری دەستورە بکرێت لە هەمان کاتا داواکرێت کە لە مەجلیس لە پەرلەمانی تورکایە کۆمیسیۆنێک دروست بکرێ ئەم کۆمیسیۆنە زۆر مهمە لە 15 حیزبی تورکایە هەموو حیزبەکان داوایان لێ کردووە
لێکراوە ئەندامێکی هەبێت و پاشان بە گوێرەی ڕێژەی کورسی پەرلەمانی فراکسیۆنەکان ئەندامی زیاتریان بۆ ئەبێ بەم جۆرە کۆمیسیۆنێک دروستەکرێت ئەم کۆمیسیۆنە ئیشی ئەوەیە ئەو پرۆژە هەمواری دەستورە یا ئەو دەستورە نوێی کە ئاکپارتی فراکسیۆنی ئاکپارتی ئامادەیەکە و تەسلیمیانەکە ئەم خوێندنەوەی بۆ بکات و پاشان ببرێتە سەرۆکایەتی پەرلەمان و خوێندنەوە دەنگدانی لەسەر بکرێت لە هەمان کاتە ببوورە کۆمەڵێک یاساش هەیە هەمواری ئەو یاسایانەش بکرێتەوە کرێت دواتر دێمە سەر ئەوەی کە ئایا پەرلەمان پێویستی بەوەیە بۆ نمونە لە تەحسیل حاصڵە هەندێک بڕیار دەرکا با بڵین هەڵوەشانەوەی بڕیاری تیرۆری پەکەکە کە هەندێک شتی ڕەنگە وەکوتم پێویست نەکە بەڵام دواتر دێمە سەر وردەکاری بڕیاری پەرلەمانی بەڕێز ڕۆژ ئەگەر ڕێمە لای بەڕێزت ئەگەر ئەم جارت گوێ لە من هەر هەمان پرسیار خوێندنەوەی شەقامی باکووری کوردستان بۆ پەیامەکەی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان و هەروەها دەستپێکی ئەم قۆناغە نوێ گەشە سندوانەی پرۆسەی ئاشتی کە بە دیاریکراوی لە ئەم هەینی ئایندەیە لە چەند ڕۆژی ئایندەیە بە دیاریکراوی وا بڕیارە یەکەم قۆناغی چەکدارانی پارتی کرێکارانی کوردستان بەڕێوە بچێت خوێندنەوەی شەقامی باکووری کوردستان و هەروەها تورکیا بە شێوازی گشتی بۆ ئەم گەشە سندنەی پرۆسەی ئاشتی چۆنە؟ بله yani niha opozisyona Türkiye'ji anjem bejine deslatdariya Türkiye'ji ne diji ve proses aşitiyene hem CHP hem jem bejine hem muhalefeta Türkiye hem ji iktidara Türkiye pişkiriye dedim ve prosesi lebele emzanin ku hayanaha f prosaya hani navbera peki embejin Abdullah Öcalan'u به استخبارات ترکیه و آنجام بیشتر هن رای داره دولت و هاتیه ریوبرن. ام نزانن کو رایا گشتی حیانها نزانه کو لسر چه رکفتنه که لهو هاتینه. هم رایا گشتیا ترک هم جی رایا گشتیا باکوره کردستانی کرد و تشت مراق دکن. بالا و لسر ویه. دخوازن اف مراق وابه راکرن. جبر ویجی ام نهاد بینین کو دما نزده ایرو سروکومار رو سروک مجلس ترکیه لهف دیدن دیسا سروک استخبارات ترکیه و سروک مجلس ترکیه هف دیدن کرن پشتی دمک نزده کمیسیون لمجلس و آوابن و آوابوینا مجلس اف مراقا و اف مترسیا رایا گشتیه ترکیه و باکوره کردستانه یجهوله هدی رابه و هن هیوی هنج لوان گشدانا yani pişti ev çek berdan breve biçe bedanin çek bendanin ev kesin endamın PKK yejyanek çawa lwan heviya vad sekine ne ben davaya jibo ve desturên yasayî gerek ben saskirin û ev jî bi serî de li meclisê alaqadar dike û bi berpirsiyariya meclisa Tirkiyeyê û ev demek nêzdê bê wê de ya duyem piştî ev bê meclisê em zanîn ku kesên li vê prosesa aşitiyê ne bawer jî piştî demekê yê piştgiriya wan piştevaniya wan yê zêde bibe asê em dîsa dikarin tiştek dî bêjine ku Türkiye'de heyaniha ev proseya aşitî navbera opozisyonu iktidarê de li ser hilbijartinên serokkomariyê hatiye axaftin. Piştî PKK çekdayîna dane û gavên em bêjin kulturî hin gavên em bêjin demokratîk bûyînê biavêtin wê demê hêviya gel jî zêdetir bibe em ê bizanin li holê de çi heye çi tê dîtin. Meselek dî em zanîn ku heye ew jî girtiyên siyasî yên Kurd li girtîngehên Tirkiyeyê de ne li serî de Selahattin Demirtaş. Hûn zanîn Demirtaş jî nêzî neh sal ve girtîgeha Edirne'ye ya Tirkiyey'de li girtiye gelê Bakurê Kurdistanê xelkê Başûrê Kurdistanê ji bo gavên rasterast û rastaqîn bibîne bixwaze van vê meselê zelal bike û baweriya xwe li vê meselê bîne dixwaze ku demek nêz de serokê siyaseta demokratîk a Kurd
سەلاحەتین دەمرتاش بێ بەردان و بە پشتی vêjî سیاسەتێک نو ئاوا ببە. بەڵ زۆر باشە دێمۆلات بەڕێز ڕۆژ دواتر مامۆستا ئەحمەد دەسەر بڕیاری مەجلیس ئەمیشەن وردە هەندێک وردەکاری باس کرد لەسەرەوە پەرلەمانی تورکیا ڕێکارە دروستەکان کە چۆن مامە لەگەڵ ئەم دۆخەیە ئەکات باڵین بە قۆناغبەندی ئەوەی کە هەیە بە دڵنیاییەوە پەرلەمانی تورکیا ڕۆڵێکی باشی گەڕاوە تا ئێستا ئایا دروستکردنی ئەو کۆمیسیۆنەی کە باسەکرێت و هەروەها ئەگەر نازانم من واستان پێویست بۆ ناکە باڵین قسە باسەرەوە کرێت کە بەڵا پێویستە بڕیاری بەتیرۆ ناساندنی پەکەکە هەڵوەشێت چکۆ ئەمە تقریبا خۆی ئەنجامگیریە کاتێکا پرۆسەکە گاتە ئەماستە پێویست ینی نەگاتە ئەوین بەڵام بە دیاریکراوی ڕۆڵی پەرلەمانی تورکیا لە ئێستاە چییە؟ طبعا ڕۆڵی پەرلەمان نەکرد لە تورکیا لە هەر وڵاتێکە لەم پرۆسانەیە ڕۆڵی پەرلەمان ڕۆڵێکی یەکلاکەرەوە زۆر گرنگە لەبەرەوەی تا ئێستا ئەوەی ئەکرێ مامەڵەیەک یا کۆمەڵێک گفتوگە و دانوستانی سیاسیە و ئەمنیە لە نێوان بەرپرسانی دەوڵەتی تورکیا و هەواڵگری لەگەڵ عەبدوڵڵا ئۆجەلان و قەندیل پەکەکەیە بەڵام پەرلەمان لە ڕێگەی پەرلەمانەوە هەم چوارچێوەیەکی یاسایی بە پرۆسەکە درێ هەم با بڵێن گرنگی نەک تەنها دەسەڵات بەڵکو لایەنی ئۆپۆزیسیۆنیش بەدەستێنرێ چکە ئەوە ڕاستیە ینی لە هەموو وڵاتێکە بە تایبەت لە تورکایە لە وڵاتانی کە سیستەم سەرۆکایەتیە سەرۆکۆمارمان هەیە سەرۆکۆمار کابینەیەک دروستەکە ئەم کابینەیە هەمووی لە حیزبەکەی سەرۆکۆماریە لە حیزبە نزیکەکانی سەرۆکۆمار پێک دێت بە هیچ جۆرێ بەرەی ئۆپۆزیسیۆنی تیانە یا ڕەنگە هەندێک حیزبی دیکە هەبن ئەگەر ئۆپۆزیسیۆنیش نەبن بەڵام لە بەرەوەی دەنگێکی زۆریان نییە ئەوانیش لە کابینە و دەسەڵاتانین بەڵام پەرلەمان هەموو لایەنەکانی تایە. پارتی گەلی کۆماری جەهەپە سەرڕای ئەوەی کە باڵێن هیچ لە حکومەت و کابینەیە هیچ ڕۆڵێکی نییە هیچ ئەندامێکی نییە بەڵام لە پەرلەمانە دووەم حیزبە دووەم نزیکەی 130 کورسی هەیە ئەمە کەم نییە و بە کۆی گشتی بەرەی ئۆپۆزیسیۆن نزیکەی یەک لە سەرسێ یا 1.5 لە سەرسێ ئاوا لەو تەقریبیان نزیکی ئەبێتەوە لە نیوەی کورسی پەرلەمانی هەیە بۆ ئەوەی پرۆژە یاسایە یا هەمواری دەستور تێپەڕێنرێ لە پەرلەمانە پێویستی بە کۆدەنگی یا دوو لە سەرسێی پەرلەمانتارانی ئەو وڵاتە پەرلەمانی تورکیا هەیە لەم حاڵەتەیە ڕۆڵی پەرلەمان دەرەکەوێ کە چەند گرنگ و یەکلاکەرەوەیە لەم پرۆسەیە ئێمە جگە لە هەمواری دەستور کەوتم ئێستا دەستور پێویستێکی حتمیە بۆ تورکیا نەک تەنها بۆ کورد و بۆ پرۆسیاشتی بەڵکو بۆ هەموو تورکیا لە هەمان کاتا کۆمەڵی یاسامان هەیە پێویستە هەموار بکرێنەوەی کە لەوانەیە یاسای سزادانی تورکیە کە لەوانەیە یاسای دادوەری تورکیە و پاشان یاسای ڕوبەڕووبوونەوەی تیرۆرە هەریکێک لەم یاسایانە تەمان مەسەلەی لە هەڵگرتنی ئەوەی با بڵێن بە تیرۆر ناساندنی پەکەکە ئەوە توانین بڵێن شتێکە لە دەرەوەیان بابەتەیە پێویست ناکات لەبەرەوەی کە پەکەکە خۆی هەڵبۆشێنێتەوە کاتە هیچ ئەندامێکی نامێنێ بۆچی حیزبێ بە تیرۆرە ناسێنرێ بۆی ئەندامەکانی بە یاسایەک لە چوارچێوەیەکە دەستگیر بکرێن و سزا بدرێن بەڵام کە ئەم حیزبە خۆی هەڵبۆشێنرێتەوە ئۆتۆماتیکی هیچ ئەندامێکی نامێنێ بۆیە ئەو بابەتە پێویست ناکە قسەشی لەسەر بکرێ بەڵام لەمانە هەمووی گرنگتر دروستکردنی کۆمیسیۆنێکە کە سەرۆکی پەرلەمانی تورکیا نۆمان کورتولموش داوای لە هەموو فراکسیۆن نەک فراکسیۆن بەڵکو حیزبەکانیش کردووە حیزبێک لەوانەیە 4 کورسی 3 کورسیشی هەبێ بەڵام نۆمان کورتولوش سەرۆکی پەرلەمان داوای کردووە هەموو حیزبێک ئەندامێکی هەبێ پاشان بە پیک بە گوێرەی قورسایی و ژمارەی کورسیەکان ئەندام زیاد بکرێ بۆ ئەو کۆمیسیۆنە ئەم کۆمیسیۆنە وەگوتم ئەو پرۆژەیە ئەو پرۆژە یاسایی کە پرۆسی ئاشتی یا تورکای ئەوەی دەوڵەت ناوینەوە تورکای بێ تیرۆری لێ دروستەکرێت جارێکی تر سەدەی دووەمی تورکای پێناسەکرێتەوە یا ئیتر ئەخرێتە سەر سکەی خۆی و ڕێڕەوی خۆی ئەم هەر ڕەنگە لە ژێر ئەم ناونیشانەیە یاسای تورکای بێ تیرۆر دەربکات لەم چوارچێوەیە ئەکرێ لێبوردنی گشتی دەربکرێت بۆ ئەو کەسانی کە هیچ تۆمەتێکیان لەسەر نییە بەڵام گەریلان و ژمارەیەکی زۆر زیندانی هەن لە تورکیا کە ڕەنگە بەهۆی بابەتی سیاسیەوە بە تایبەت زیندانیانی دەمپارتی ئەوانە زۆرن زۆر ژمارەیەکی زۆرە ئەمانە هەمویان ئازاد بکرێ یا ئەو کەسانی کە بە ساڵات چوون تەمەنێکیان کردووە یا ئەو ئافرەتانی کە خاوەن ماڵ و مناڵن یا ئەوانەی کە نەخۆشن هەموو ئەمانە چوارچێوەیەکیان بۆ دەبکرێت بەڵام ئەم ئیشە بە ئاسانی ناکرێت لەبەرەوەی کاتێک کە تۆ یاسایەک دەرەکەی مادەیەک دانی بۆ دەرکردنی لێبوردن بۆ کۆمەڵێک خەڵک
بەڵێ ئەمە خەڵکی دەمپارتی تایە بەڵام لە هەمان کاتە خەڵکێکشی تایە بە تۆمەتی کودەتاکەی 2016 دەستگیر کراوە خەڵکێکی تایە بە تەمەنی کردووە بە تۆمەتی داعش تەمەنی کردووە جەنەراڵەکانەوانی کە بەرپرس بوون لە ئینقلابەکانی هەشتا و هەفتاکان ئەمانەی تایە دەوڵەت نایەوێت لێبوردن بۆ ئەمانە دەرکات بۆیە پرۆسەکە ئالۆزە زۆری پێچی ئەرکی پەرلەمان زۆر گرنگە و یەکلاکەرەوەیە زۆر باشە بەڕێز ڕۆژ ئەگەر پرسیارێکی دیاریکراومان هەبێت لە ئێستاە بە بڕوای بەڕێزت یا با بڵین خوێندنەوەیەکی جیاوازتر ئاڵنگارەکان چین ئەگەر بێنە ڕێگا بۆ ئەوەی کە پرۆسەکە جۆرەکان هێواشتر بێتەوە یان چوزانم خوانە خواسە بگاتە ئاستێکە زۆر گەشتبین نەبین پێی ئەو ئاڵنگاریانە چین لە بەردەمیان چاڵنجەکان چین کە بۆ داهاتوو ئەکرێ خوێندنەوەیان بۆ بکرێتوە تێگەشتنمان بۆ بۆیان بخینە ڕوو لە بەردەم پرۆسی ئاشتیا چاڵنجەکان بە دیاریکراوی چین گاوێن بێن ئاوێتن تو دەبێژینەوەیە بەێ ینی اونزانیم بنەها ئاستەنگین پێشیا پرۆسەیە ئاشتی یەن مەزن هاتن هێدی دەرباسکردن پشتی وی دەمی ئەف گاوێن بێن ئاوێتن حیانەها ئەم دکارن بێژینە و ئاستەنگین دەرکەبنە پۆلێ هێدی ئەوە و مخالەفەتا تورکیە پێشبەرێ vê refleksek nerazîbûnînek mezin nîşan bide lê niha ew jî xuya nake yanî em dikarin bêjine ku opozisyona mezin partiya CHP û serokên wê ne pêşberê vê proseyê ne ji bo wê hêdî ew partiyên milliyetçî yên netewperest MHP ji xwe ev proseyê rêve dibe çêdibe ku ewên kesên bi ultra netewperwer ew bi şeklekê dijî vê derkevin yani ew partiyên wekî zaferê wekî partiya İYİ Partî û serokên wê kampanyayekê rêve bibin û li dijî vê proseyê biçine û gelê Tirk bixwazine rêxistin bikin nerazîbûneka wan rêxistin bikin astengiya yekem ev e ya duyem em dikarin dîsa bêjine ku hin hêzên heremî belkî nexwazin ev rêkeftinek derkeve holê li serî de jê û İran dixweye yanî hûn zanîn İran demeke dirêj e hem têkiliyên wê li PKK re xurte hem aliyeke dîsa dixwaze ku PKK li wek mütefîkek wê holê de bimîne ji nerabe belkî ev proseya henê wek ji xwe re wekî gefekê bivîne û metirsiya wê hin provokasyona derxîne wile ez da astengiya dibînim lev her du astengî jî tişta xuya dike ku hêzên wan hêdî ne wekî berê xurt xuya dikin ya sêyem em dikarîna astengiyek dî bêjîne yanî hin tişt dî derkevin engel derkevine holê ew jî ay sêyem belkî hikûmet bi xwe hin gavan neavêje yanî hûn zanîn eve cotmehê ve heya niha nêzî deh meh derbas bû van deh mehan de em dikarîn bêjineke çi qayûmên hatîn avêtin şûna wan dîsa kesên esîlên wan nehatin şûna wan dîsa hin siyasetnamavanên mezin yên niha mal de sekinîn ji wan kesê ne derketiye derve yanî eger ew gavên raya giştî qeneh neke wan muqayîl neke neyê avêtin ez bawerim ku wî demî hin astengiyên proseya aşitî derkeve holê lê heya niha tişta xuya dike şiklek şêwazek optimîst rêve dişe û ez bawerim بەلامەوە گرنگەکە ئەویشەوەیە هەر بەڕاستی جەماوەری پەکەکە لە باکووری کوردستان یا با بڵین دۆستان لایەنگران دەنگدەرانی دەمپارتی ئەوان خوێندنەوەیان با بڵین پێشوازیان بۆ پەیامەکە چۆنە بۆ پرۆسەکە چۆنە و ئەم قۆناغەکە شەستەندویەی کە ئێستا پرۆسەی ئاشتی لە تورکیا هاتوۆتە پێشەوە بە دیاریکراوی پاش پەیامەکەی بەرەز عەبدوڵڵا ئۆجلان و هەروەها ئەو ڕێوڕسمەش کە بڕیارە ئایندە بەڕێوە بچێت دەنگدەری دەمپارتی و هەروەها دۆستان و لایەنگرانی پەکەکە لە باکووری کوردستان چۆن سەیری ئەم پەیاماکەن بەێ
یعنی ئەم دکارین بێژنێک و دەنگدارین پێکێکی باسی دەسەڵاتمان کرد باسی ئۆپۆزیسیۆنیشمان کرد ئێستا بە دیاریکراوی باسی دۆستەکانی پەکەکە بکەین بەێ دەنگدارین دەم پارتیە ئەنجیان بێژین جەماوەرێن پێکێکی پرانینên wan dixwazin ev şerê henê bisekine ji xwe demeke dirêje ev 10 sal ve raya giştiya Kurd gelê Kurd dixwaze ku şer biweste çek hêdî rawestên û demê siyasetê dest pê bike û em niha dibînin ku peyamên Abdullah Öcalan jî û mesajên wî ji raya giştî re hatî parvekirin de em dibînin ku raya giştî ji wê razî ne dixwazin ji xwe zanin ku kêşeya Kurd li Bakurê Kurdistanê carekê de bi lezbilez nayê çareserkirin lê lêbelê dikarine bi vê proseyê bi vê rêkeftinê qezencên destkeftiyên başûrê Rojavayê Kurdistanê ketî destê Kurdan de wan destê xwe de bigirin ji bo wê jî bi şeklek erênî li nêzî vê proseya aşitiyê dibin û peyama Abdullah Öcalan jî erênî lê dinêrin زۆر باش زۆر باشە مامۆستا ئەحمەد لە خوێندنەوەمان بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەو گۆڕانکاری خێرایانی تقریبان لە ماوەی ساڵی ڕابردووە بۆ دیاریکراوی لە ماوەی 6 مانگی ڕابردووە هاتوونتە پێشەوە بە تایبەت دۆخی سووریا هاتنە سەرکاری ئەحمەد شەڕع و گفتوگۆکانی نێوان دیمەشق و هەسەدا و هەروەها هێرشی ئیسرائیل و ئەمریکا بۆ سەر ئێران هەموو ئەمانە تورکیا خوێندنەوەی بۆ ئەم دۆخە هەبوو جۆرە جۆرەکان گەشتە بڕیارێکی لەم شێوەیە کە پرۆسی ئاشتی زیندوو بکاتەوە بە گەرم و گورترەوەیان هەر مەبەستم زیاتر دەوڵەت باخچەلیە چکە پێشتریش ئەردۆغان و ئەکپارتی هەنگاویان هەر ئەنا بە شێواز جیاواز ینی کاریگەری ڕووداوەکان و پێشهاتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەر پرۆسی ئاشتی ئەرێنیە یان هێشتاش هەر ئەگەری هەیە کە ببنە هۆی ئاڵنگاری و یان با بڵێن دروستکردنی ئاستەنگ تاوان بەدڵنیایەوە بەشێکی زۆری ئەوەی کە بەرپرسانی دەوڵەتی تورکیاوە بە تایبەت خودی دەوڵەت باخچەلی گەشتۆتەوە قەناعەتی کە پێویستە ئەم ئاشتیە بهێنرێتەکایەوە کرد لە کاتی هێرشەکانی ئیسرائیلوتی لە دوای ئێران سەری تورکیا بەتەکید تاوان یەکەم ئاماژە بۆ مەترسی گەورە لە دەرەوە بۆ سەر تورکیا لە مانگی هەشتی ساڵی ڕابردووە بۆ ئەوان یادیکیانەیە یادی مەلازگرد لە ئاخلات کرا ئەوی شارێکی باکووری کوردستانە لەوێ کرا یەکەم ئاماژە خودی ئەردۆگان خۆی دایکەوتی پێویستە با بڵین ڕیزەکانی خۆمان لە ناوخۆیان پتە بکەین بەهێز بکەین یەکگرتووی و یەکێتی و برایەتیمان تونتر بکەینەوە بۆ ئەوەی لە بەردەم مەترسیەکانی دەرەوەیە خۆمان ڕابگرین هەمان قسە بە تونتر بە شێوازێکی باشتر لە مەراسیمی کردنەوەی وەرزی نوێی یاسادانانی پەرلەمانی تورکیا لە یەکی دەی ساڵی ڕابردووە هەمان قسەی کردەوە ئەردۆگان کە وەکو مەراسیمێک و پرۆتۆکۆلێک هەموو جارێکە ئەکرێتەوە وەرزی نوێی یاسادانانی پەرلەمان سەرۆکۆمار قسەی تیاکە هەمان قسەی کردەوە هەر بە دوای قسەکانی ئەوە کە کۆبوونەوەکە تەواو بوو دەوڵەت باخچەلی خۆی ڕۆژ بەرەو هاوسەرۆکانی دەم پارتی تەوقەی لەگەڵاکردن لەگەڵ چەند پەرلەمانتارێکە کە ئیتر ئەمە با بڵین تەقینەوەی دۆخەکە بوو یەکسەر ڕۆژنامە نووسان کامێرەکان هەمویان فۆکەسیان کردە سەر ئەم لەقتەیە و زۆر گرنگ بوو و پاشان لە 22 دەی ساڵی ڕابردووە دیسان باخچەلی ئەو بانگەوازەی کرد بە ئاراستەی ئۆجەلان و قەندیل و دەم پارتی و هەمویانە دیسان ئەویش جەختی لە ئەو گۆڕانکاریانە کردەوە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دێنەکایەوە تەبانەوە حقیقەتە کە لە ڕێگەی هەواڵگریەوە بەرپرسانی باڵای دەوڵەت کە دەوڵەت باخچەلیش هەرچەنە لە دەوڵەتانە بێ بەڵام لە پشتەوە بە عەقڵی دەوڵەت ناوەبرێت لە تورکایە تەبان معلومات و زانیاریان هەبووە و ئەوەش ڕاستیکی حەشاڵ نەگرە لە چەند ساڵی ڕابردووە هەواڵگری تورکیا یەکێک بووە لەو هەواڵگریانەی کە گەشەی باشی کردووە هەم لە ڕووی با بڵین پتەوی ناوخۆییەوە هەم لە ڕووی تەکنەلۆژیا و ئامرازی هەواڵگریەوە تەنانەت توانیوێتی ئامرازی خۆی بەدەست بێنێ بەتایبەت لە مەسلەی فڕۆکەی بێفڕۆکەوانە نەک تەنها بۆ هێرشکردن بەڵکو بۆ چاودێری ڕۆڵێکی گرنگی گێڕاوە کاتی کەوتنی فڕۆکەی سەرۆک کۆماریێرانە بەتەکیدەوە بوو لەوانەوە فڕۆکەی بێفڕۆکەوانی تورکیا لە شاری وانەوە هەڵفڕی لە لیبیای ڕۆڵێکی گرنگی گێڕا لە شەڕی کەڕەباغا فڕۆکەی بێفڕۆکەوان ڕۆڵی گرنگی گێڕاوە لە ڕووی چاودێریشەوە ئەهمیەتی خۆی هەبوو تەوان هەواڵگری و میتی تورکیا زۆر سوود لە ئەم مەسلەی
فڕۆکەی بێفرۆکەوان و چاودێریە وەرەگرێ بۆ کۆکردنەوەی زانیاری لە هەمان کاتە ئەوەمان بیر نەچێ هەواڵگری تورکیا خاوەن تۆڕێکی فراوانی سیخوڕی خۆیەتی لە تەواوی جیهان و خۆڕەڵاتی ناوەڕاستیشا کە ئەمەش گرنگە بۆەوەی زانیاریەکان کۆبکاتەوە لێرەوە دەوڵەت باخچەلی و بەرپرسانی تورکیا بەڵێ گەشتونەتەوە ئەو بڕوایی کە ڕووداوەکانی 7 ئۆکتۆبری 2023 ئیسرائیل و غەزە و دوایی پاشان ئەگەری کەوتنی بەشار ئەسەد و ئەوە بوو کەوتیش و پاشان ئەم ڕووداوانەی ئێران سەلماندوێتی و کە بەڵێ ئەکرێ هەدەفی کۆتایی تورکیا بێت دەمەوە سەر بابەتی ڕۆژاوە بە دیاریکە ڕۆژاوی کوردستان بەس لە بەڕێز ڕۆژ ڕای خۆتم پێ بڵێ دەربارەی کاریگەری پرۆسەی ئاشتی لە تورکیا لەسەر ڕۆژئاوای کوردستان ئایا بۆ وەرمونە لە ڕابردووە پەیوەندێکی تونند و تۆڵی ئەگەر بە ناوینەی ئۆرگانیک لە بین ڕۆژاوای کوردستان هەسەدا و لەگەڵ پەککەیە هەبووە و تا ڕادەیەکی زۆر تورکیا ئەوانی بە دژمنێکی سەرسەختی خۆی ئەزانین لەسەر سنوورەکانی تورکیا پرۆسەی ئاشتی تورکیا کاریگەریەکەی لەسەر ڕۆژاوای کوردستان چۆنە بێت؟ بەێ ji xwe yanî em dikarîne bi sererast bêjîne ku bi rastrast ev proseya aşitiya li Tirkiyeyê hatî de holê rêve diçe bi dînamîkên li Bakurê Kurdistanê an jî Tirkiyeyê zêdetir ên li rojava dimeşe hatiye holê ji ber wê ye ku ev proseya aşitiyê rasterast li Rojavayê Kurdistanê re eleqadar e dîsa em dikarin bêjîne ku eger proseya aşitiya Tirkiye li dest bi ser bikeve û PKK çeka berde wê demê çi hêceta dewleta Tirkiye namîne ku SDG HSD bi eleqedarbûyîna PKK suçdar bike ji ber wê jî ev destkeftiyeke ya duyem em dizanin ku niha him rêkeftin bi aliyê hikûmeta Sûriye El-Şarra û Mazlum Abdî û dîsa Amerîkayê bi rêve diçe û wê de dixwazin rêkeftinekê derxînin holê wê rêkeftinê de jî dixwazin SDG HSD bi entegrasyona şekleke entegrasyona bi artêşa Sûriye bibe û ev jî bi şeklekek proseya Türkiye bu proseya aşitiya Türkiye ancak mümkün be. Yani eğer ev der rast neçe ve deme Rojavayê Kurdistanê çi rêkeftin ne derke be holê. Bale. زۆر سپاس مام ئەحمەد هەر زۆر بە کورتی کاتی کەممان ماوە هەر هەمان شت کاریگەریەکەی بە خێرایی لەسەر ڕۆژاوای کوردستان ئەگەر خوێندەوەی بەڕێزت تاوان خاڵی گرنگ ئەوەیە کە بەهانە بیان و بەدەست تورکیاوە نامێنێت بۆ ئەوەی هێرش بکاتە سەر ڕۆژاوای کوردستان لەبەرەوەی پێی کە دایمە ئەو بەهانەی بەکارێناوە تورکیا کەوتوێتی ئەمە درێژکراوی پەکەکەیە بەڵام کە پەکەکە هەڵناوەشێتەوە ئەو ئەمێنێتەوە کەوانە کەواتە بەهانەی بەدەستەوە نامێنێ ئەمە یەک دوو پرۆسی ئاشتی سەر بگرێت نەک کاریگەری تەنها لەسەر ڕۆژاوی کوردستانە بێت بە دڵنیایە و کاریگەری لەسەر تەواوی سووریا بێت لەم ڕوانگەیەوە گەڕانەوەی ئاوارەکان زۆر گرنگە بە تایبەت گەڕانەوەی ئاوارە کوردەکان چ لە باکووری کوردستان و تورکیا چ لە باشووری کوردستان زۆر گرنگە بۆ ئەوەی بگەڕێنەوە بۆ ڕۆژاوە بۆ ئەوەی گۆڕانکاری دیمۆگرافی کە ئەوەی باسەکرێ هەم لەلایەن کۆمەڵی ڕێکخراوی عەرەبیەوە بەداخەوە لەلایەن تورکیا و کۆمەڵی ڕێکخراوی تورکیەوە هەوڵەدرێ لە تەنانەت لە ژێرناوی هاوکاری مرۆیی و خێرخوازی و فریاگوزاریە هەوڵی گۆڕینی دیمۆگرافیای ناوچە کوردیەکانی ڕۆژاوی کوردستان و سووریا درێت ئەمە زۆر گرنگە کە ئەو ئاوارانە بگەڕێنەوە ناوچەی خۆیان لە هەمان کاتا کەمپی هۆڵ کە یەکێکە لە کەمپە مەترسیدارەکان لەژێر دەسەڵاتی هێزەکانی سووریای دیموکراتایە لە چوارچەوەی ئەم پرۆسی ئاشتەیە بە دڵنیاییەوە جۆرێک لە گۆڕانکاری لە ڕۆژاوی کوردستانوە لە کەمپی هۆڵە بێت لە هەمان کاتا ئەو پەراوێزەی کە بەداخەوە ئەماڵێن دیسان ئەو پەراوێز خستنەی کە بۆ کۆمەڵێک گروپ و هێزی سیاسی لە ڕۆژاوی کوردستانە هاتووە تەکایەوە من دڵنیام لە سای پرۆسی ئاشتیە هەسەدەیش جۆرێک لە نەرمی ئەنوێنێ یا با بڵێن ئەوانیش لایەنەکانی دیکەوەکو ئەنەکەسە و هێزەکانی دیکە ئەوانیش جۆرێ لە هاتنەوە پێشەوەیان دێتە پێشەوە و زیاتر کوردانە زیاتر کوردایەتیانە ئەوانیش بیرەکەنەوە بە ئاڕاستی دروستکردنی هەرێمێک لە ڕۆژاوای کوردستان. بینانی بەڕێز زۆر سپاس ئێوارێکی گەرم و گۆڕ بە هیوایەوەی کە پرۆسی ئاشتی لە تورکیا ببێتە خێر و بەرەکەت بۆ هاونیشتیمانیانی باکووری کوردستان ڕۆژاوای کوردستان و تەواوی کوردان لە سەرتاسەری جیهان
زۆر زۆر سپاس کە تا ئێستا لەگەڵمان بوون کاتێکی خۆش.